باشە پیاوەکە نەڕۆی ئەی چاوەڕێ سەنگەر نەکەین ئەی چ بوو نەهاتووتە تەلەفۆنێکی بۆ بکە باش دوێ دەکەم جواب نەداتەوە ڕاوەستە من بۆی دەکەم دلێ بکە دەخوان زۆر بەلاتوو جواب نەداتەوە ژنەکە هیچ نییە دڵە دڵمەدا هەندێک ئیشی لێتۆ ئێستا نازانم دەبێ شتێک نەبوو بێ هیچ نییە نا هیچ لە گۆڕی نییە ئێستا دێتەوە ئەوەندە قەلەقمە بەدانیش ناچ ئینشەڵا کەوا بێ باشە دەبێ ئەو ژنە ڕاست بکات ئەخر لە پێناو چی ئەمن فڕێ بدرێم یعنی داک و باپی من هێندە ساڵە من تاکۆ منی فڕێ بدەن ئێستا دەڕۆم لای باب و داکم پێیان دەڵێم لۆشت لە من دەشارنەوە ئێوە داک و بابی من نین نا دایۆفە و بابم سەیفەدین داک و بابی منن داک و بابی ڕاستەقینەی منن بەڵام ئاخر ئەو ژنە لۆ وای گوت باشە پیرەژن تۆ لۆ مردی لۆ ئەو نهێنێت لۆ تاواو نەکردم دەچمە لای دایک و باوکم پێویستە ئەو نهێنی ئاشکرا بکەم